بسم الله الرحمن الرحيم پێشەچی وەرجێڕ لاپەڕا سێ خوێنەر و جێگری بەڕێز ناوەڕۆکی ئەم نامیلکەیە بریتیە لە هەندێک زانیاری سەرەتایی زۆر گرنگ سەبارەت بە بیرروباوەڕی ڕاستی ئیسلام بیرروباوەڕی ئەهلی سوننە و جەماعە کە بە بەڵگەی ئایەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پشتڕاست کراونەتەوە بە شێوازی پرسیار و وەڵام داڕێژراوە بە مەبەستی ئاسانکاری تێگەیشتن لە زانیاریەکان بۆیە بە پێویستم زانی وەریش بجێڕمە سەر زمانی کوردی بۆ ئەوەی ببێت بە دەواازەیەک بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ئاشنا ببن بە بابەتەکانی بیر و باوەڕی ڕەسەنی ئیسلامەتی کە بەهۆی لادان و چەواشەکاری و لاساییکردنەوەی کوێرانە و بێ ئاگای زۆرێک لە خەڵک غەریب و نامۆ بووە لە نێو کۆمەڵگای موسڵماناندا بەگشتی و بە باشی دەزانم لەم پێشەچێدا دوو خاڵت بۆ ڕوون بکەمەوە یەکەم پێناسەی بیرروباوەڕ ئەلعەقیدە کە بریتیە لە زانیاری بە حوکمە شەرعیە گرێدراوەکان لە دڵدا کە وەرگیراون لە قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەیشتنی سەلەفی ساڵح وەک باوەڕبوون بە خودا و فریشتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرانی و بە ڕۆژی دوایی و بە قەدەر خێر و شەڕی هەروەها باوەڕبوون بە هەموو بوارەکانی غەیب و ڕەتکردنەوە و بەرپەرزدانەوەی بیدعە و گومان و بیرروباوەڕە پوچەڵەکان کەواتە بیرروباوەڕ لای ئەهلی سوننە بەو زانیاریە ڕاستانە دەوترێت کە لە دڵدا جێگیر بوون و دڵی لەسەر گرێدراوە و قبوڵی گومان ناکەن دووەم سەرچاوەی وەرگرتنی بیرروباوەڕ کە بریتیە لە ئایەتەکانی قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەیشتنی سەلەفی ساڵح و پێشەوایانی ئومەت ئەمەیە سەرچاوەی وەرگرتنی بیرروباوەڕی ڕاست و ڕەسەنی ئیسلامەتی جا هەر کەسێک لە هەر کات و شوێنێک بێت بیرروباوەڕی لەم سەرچاوەیەوە وەرنەگرت بێت ئەوە دووچاری لادان ئینحراف و گومڕابوون دەڵال و تیاچوون هیلاک دەبێت پەنا بە ئەڵڵا داواکارم لە خوای پەروەردگار لەسەر بیرروباوەڕی ڕاست و دروستی ئیسلام دامەزراومان بکات تاوەکو مردن و پاشان لەسەری حەشرمان بکات لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و پێشەوایانی ئومەت و زانایانی ڕەسەنی ئیسلام وەرجێڕ محەممەد عەبدوڕەحمان لەطیف خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد ئەمە چەند پرسیارێکی گرنگە سەبارەت بە بیرروباوەڕ و عەقیدە وەڵامیان دەدەمەوە لەگەڵ باسکردنی بەڵگەکانیان لە قورئان و فەرموودە بۆ ئەوەی خوێنەر دڵی ئارام بگرێت و دڵنیا بێت لە ڕاستیەتی وەڵامەکان چونکە بیرروباوەڕی یەکخواپەرستی بنچینەی بەختەوەری مرۆڤە لە دونیا و ڕۆژی دواییدا داواکاریشم لە خواکەوە سوودی پێبگێنێت بە موسڵمانان و پاک و پوختی بکاتەوە بۆ خۆی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات مافی خوا لەسەر بەندەکانی لاپەڕا 5 پرسیاری یەکەم ئایا خوا ئێمەی بۆچی دروست کردووە وەڵام خوا ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی بەتەنها بیپەرستین و هیچ شەریکی بۆ بڕیار نەدەین بەڵگەش بۆ ئەمە خوای پایەبەرز لە سوورەتی ئەذاریات ئایەتی 56 فرمويتي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون وتا إما جنوك ومروف من دروس نكردوا إلا بو أو نبيت كبتنها من ببارستن هروها فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي حق الله على العباد أن يعبدوه ولا يشركوا به شيئا متفق عليه صحيح البخاري رقم 2856 وصحيح مسلم رقم سي وتا مافو حقيقوا لسر عبدكاني بريتيا لويكا بيبرسنو هيس شريكي بو بريار ندن
پرسیاری دووەم پەرستن عیبادەت بریتیە لە چی؟ وەڵام پەرستن عیبادەت ناوێکی کۆکەرەوەیە بۆ هەموو ئەو گفتار و کردەوانەی کە خوا خۆشی دەوێن وەک دوعا و پاڕانەوە و نوێژ و حەیوان سەربڕین و جگە لەمانەش. الله سبحانه وتعالى لسورة الأنعام آية 162 فرمويتي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. وتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بخلشي بڵێ بەڕاستی نوێژ و حەیوان سەربڕین و ژیان و مردن هەمووی بۆ خوای پەروەردیگاری هەموو جیهانە. نسوچی واتا حیوان و ئاژەڵ سەربڕین. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی خوای پایە بەرز فەرموویەتی عەبدەکەم بە هیچ شتێک لێم نزیک نابێتەوە خۆشەویستتر بێت لەلام وەکو ئەوەی کە فەرزم کردووە لەسەری. ئەم فەرمایشتەش صحیح البخاری ڕقم 6052 هاتووە. پرسیاری سەیەم چۆن خودا بپەرستین؟ وەڵام خوا دەپەرستین بەو شێوازەی کە خوا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم فەرمانیان پێکردوین. الله سبحانه وتعالى لسورة محمد آية 33 فرمويتي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم. واتا أي أو كساني کە ئیمان و باوەڕتان هێناوە گوێڕەیاڵی بکەن بۆ خوا و گوێڕەیاڵی بکەن بۆ پێغەمبەر و کردەوەکانتان پوچەڵ مەکەنەوە. و پێغەمبەری سەردارمان صلى الله عليه وسلم فەرموویەتی من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. صحيح مسلم رقم 1718. واتا هەر کەسێک هەر کردەوەیەک ئەنجام بدات کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو کردەوەیە ڕەت دەکرێتەوە و قبول ناکرێت. پرسیاری چوارەم ئایا خوا بپەرستین لە ترسی سزا و بەتەماحی پاداشتەوە؟ وەڵام بەڵێ بەو شێوازە دەیپەرستین واتە بە ئومێدی ئەوەی کە لە سزای پارێزراو بین و بە چاکەش پاداشتمان بداتەوە. الله سبحانه وتعالى لوصف إيمان داراندا لسورة السجدة آية 16 فرمويتي تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. واتا پروردگاریان دپرسنو لی دپارینەوە لە ترسی سزایی و بەتەماحی پاداشتیەوە. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی أسأل الله الجنة وأعوذ به من النار. صحيح أبي داود رقم 793. واتا داوای بەهشت لەخوا دەکەم و پەناشی پێدەگرم لە ئاگری دۆزەخ. پرسیاری پێنجەم ئایا چاکەکاری الئیحسان لە پەرستندا بریتیە لە چی؟ وەڵام چاکەکاری الئیحسان بریتیە لە هەستکردن بە چاودێری خوا لە پەرستندا. الله سبحانه وتعالى لسورة الشعراء آية 218 بو 219 فرمويتي الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين. وتا أو خواي كدد بينت لكاتك دا كا بپي ووستاويت لنويجدا ولكاتك دا لركوع سوزددا دبيت. وبيغمبري خوشويست صلى الله عليه وسلم فرمويتي الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. صحيح مسلم رقم 8. وتا تاككاري الإحسان بريتيا لوي كخدا بپرستيت وكو أوي كبيبينيت وأجر تو خوا نبينيت أو تو دبينيت. خوينري بريس أم تراكا بكوتا هات جۆرەکانی یەکخواپەرستی و سوودەکانی لاپەڕا نۆ. پرسیاری شەشەم ئایا بۆچی خوا پێغەمبەرانی ناردووە؟ وەڵام خوا پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی بانگەواز بکەن بۆ پەرستنی و شیرک و هاوڵ بڕیاردانی لێدوور بخەنەوە.
الله سبحانه وتعالى لسورة النحل آية 36 فرمويتي ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. وتا بدلنیایی لە هەموو ئومەتێک کۆمەڵە مرۆڤێکدا پێغەمبەرێکیان ناردووە بۆ ئەوەی پێیان بڵێ بەتاک و تەنها خوای گەورە بپەرستن و خۆتان دوور بخەنەوە لە تاغوت پەرستنی جگەل لەخوا. الطاغوت واتە ئەو شەیطانەی کە بانگەواز دەکات بۆ پەرستنی جگە لە ئەڵڵا. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی الأنبياء إخوة ودينهم واحد متفق عليه صحيح البخاري رقم 3443 وصحيح مسلم رقم 2365. وتا پیغمبران برای یکنو دینو آینیشیان یکا. سیاری حوتم آیا یکتاکرنەوەی خوا لە پەروەردگاریەتیدا تەوحید الربوبیە بریتیە لە چی؟ وەڵام یەکتاکردنەوەی خوا لە پەروەردگاریەتیدا تەوحید الربوبیە بریتیە لە یەکتاکردنەوەی خوا لە کردارەکانیدا وەکو دروستکردن و بەڕێوەبردن و جگە لەمانەش. الله سبحانه وتعالى لسورة الفاتحة آية 2 فرمويتي الحمد لله رب العالمين. وتا سپاس و ستایش بۆ ئەو خوایەی کە پەروەردگاری هەموو جیهانە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي أنت رب السماوات والأرض متفق عليه صحيح البخاري رقم 7385 وصحيح مسلم رقم 769. وتا خوايا تو پەروەردگاری ئاسمانەکان و زەویت. الرب هو الخالق المالك المدبر. وتا پەروەردگار بریتیە لە بەدیهێنەر و خاوەن و بەڕێوەبەر. پرسیاری هەشتم ئایا یەکتاکردنەوەی خوا لە پەرستندا توحید الألوهیە بریتیە لە چی؟ وەڵام یەکتاکردنەوەی خوا لە پەرستندا توحید الألوهیە بریتیە لە یەکتاکردنەوەی خوا بە پەرستن وەکو دوعا و پاڕانەوە و حەیوان سەربڕین و نەزرکردن. خوای پایە بەرز لە سوورەتی البەقەرە ئایەتی 163 فەرموویەتی وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. واتا پەرسراوی ئێوە تەنها یەک پەرسراوە کە هیچ پەرسراوێک نییە شایستەی پەرستن بێت جگەل لە ئەو نەبێت کەوا خەوەنی ڕەحمەتێکی فراوانە و بەبەزەیە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی فليكن أول ما تدعوهم إلي شهادة أن لا إله إلا الله. متفق عليه صحيح البخاري رقم 1496 وصحيح مسلم رقم 121. وتا با یەکەم شت کە بانگەوازیان دەکەیت بۆ لای بریتی بێت لە شایەتیدان بەوەی کە هیچ پەرسراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە خوا ئەڵڵا نەبێت. و لە ڕیوایەتەکەی بوخاریدا هاتووە إلى أن يوحدوا الله تعالى. صحيح البخاري رقم 7372. واتا با یەکەم شت کە بانگەوازی دەکەیت بۆ لای بریتی بێت لە یەک خوا پەرستی بەواتایەکی تر یەکتاکردنەوەی خوای گەورە بەپەرستن. پرسیاری نۆیەم ئایا یەکتاکردنەوەی خوا لە ناو سیفەتەکانیدا تەوحید الئەسماء والصفات بریتیە لە چی؟ وەڵام یەکتاکردنەوەی خوا لە ناو سیفەتەکانیدا تەوحید الئەسماء والصفات بریتیە لە سلماندنی ئەوەی کە خوا وەصفی خۆی پێکردووە لە قورئاندا یان ئەوەی کە پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم وەصفی پێکردووە لە فەرموودە صحیحەکانیدا بە حەقیقەت بەبێت تەئویل و تەفویض و تەمثیل و تەعتیل. بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەمانە فەرموون لەگەڵ ئەم ڕوونکردنەوەیە
بۆ تێگەیشتن لەم زاراوانە پێویستە پێناسەیان بکەین بۆیە بە کورتی دەڵێم تەئویل بریتیە لە گۆڕینی واتای وشەکان لەمانە ڕاست و ڕواڵەتیەکان بۆ واتایەکی دوور و نەگونجاو بەبێ بەڵگە. تەفویض بریتیە لە سەلماندنی خودی وشەکان بەتەنها و جێڕانەوەی زانینی واتاکانیان بۆ لای خوا بەتەنها. تەمثیل بریتیە لە سەلماندنی نمونە بۆ شتێک کە لە هەموو ڕوویەکەوە وەک یەک بن. تعطیل بریتیە لە نەسەلماندنی سیفەتەکانی خوا یان سەلماندنی هەندێکیان و نەسەلماندنی باقیەکەی. هەروەها ئەهلی سونە و جەماعە سیفات و ناوەکانی خوا پاک ڕادەگرن لە تەشبیه و تەکیفیش کە ئەمانە پێناسەکەیانە. تەشبیه بریتیە لە سەلماندنی نمونە بۆ شتێک کە لە هەندێک ڕووەوە وەک یەک بن. تەکیف بریتیە لە جێڕانەوەی چۆنیەتی یان شێوەی خودی خوا و سیفەتەکانی. ئێستاش دەگەڕینەوە سەرباسەکەی خۆمان وەکو ئیستیواکردن لەسەر عەرش و دابەزین بۆ ئاسمانی و دنیا و دەست و جگە لەمانەش لەو سیفەتانەی کە لایەقن بۆ کاملیەتی خوا. الله سبحانه وتعالى لسورة الشورى آية 11 فرمويتي فاطر السماوات والأرض جعل لكم من أنفسكم أزواجا ومن الأنعام أزواجا يذرأكم فيه ليس كمثله شيء وهو السميع البصير. وتا هیچ شتێک وەکو خوانیە و خواش بیسەر و بینەرە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی ينزل الله إلى السماء الدنيا كل ليلة. صحيح مسلم الرقم 758. واتا هەموو شەوێک خوا دادەبەزێت بۆ ئاسمانی دنیا دادەبەزێت دابەزینێک کە لایەق بێت بە گەورەیی خواوە کە لێکچواندنی تێدانیە بە هیچ یەکێک لە دروستکراوەکانی. پرسیاری دا خوا لەکوێیە؟ ئەین الله؟ وەڵام خوا لەسەر عەرشە لە سەرووی ئاسمانەکانەوە. الله سبحانه وتعالى لسورة طه آية 5 فرمويتي الرحمن على العرش استوى. وتا خوي مهربان لسر عرشا وتا برز بوتوا بسر عرش دا وكوتون لصحيح بخاري دا هاتوا بروانا فتح الباري برجي سيزدا لابرات 493. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي إن الله كتب كتابا فهو عنده فوق العرش متفق عليه. صحيح البخاري رقم 7454 وصحيح مسلم رقم 2751. واتا خوا كتابێکی نووسیوە کە لەلای خۆیەتی لەسەر عەرش. پرسیاری 11 ئایا خوا لەگەڵ ئێمەدایە؟ وەڵام خوا لەگەڵ ئێمەدایە بە بیستن و بینین و زانستیەوە. الله سبحانه وتعالى لسورة طه آية 46 فرمويتي قال لا تخافا إنني معكما أسمع وأرى. واتا كاتيك خواي جورا هردو پیغمبر موسى و هاروني نارد بولاي فرعون بياني فرمو مترسن چونکە من لەگەڵتانم دەبیستم و دەبینم. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فرموویەتی إنكم تدعون سميعا قريبا وهو معكم أي بعلمه. صحيح البخاري رقم 2992 وصحيح مسلم رقم 2704. واتا ئێوە لە کەسێک دەپاڕێنەوە کە بیسەر و نزیکە لێتانەوە و ئەو لەگەڵتانایە واتا بەزانستیەوە. پرسیاری 12 ئایا یەکخواپەرستی التەوحید سوودی چییە؟ وەڵام سوودی یەکخواپەرستی التەوحید بریتیە لە ئاسوودەیی لە سزای خوا لە دوا ڕۆژدا و هیدایەت لە دنیادا وەسڕینەوە و کەفارەتی تاوانەکان. الله سبحانه وتعالى لسورة الأنعام آية 82 فرمويتي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم
أولئك لهم الأمن وهم مهتدون. واتا ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و شیرچیان لەگەڵیدا تێکەڵ نەکردووە ئەوانە ئاسوودەیان بۆ هەیە و هیدایەت دراویشن. بظڵمین واتە شیرک و هاوڵ بڕیاردان. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی: حق العباد على الله ألا يعذب من لا يشرك به شيئا. متفق عليه. صحيح البخاري رقم 2856 وصحيح مسلم رقم سي. واتا مافو حق عبدكان لسرخوا اويكا سزاي كسيك نداد كواهيت شريكي بوخوا انجام نداوا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە. لاپەڕا 15 پرسیاری 13 ئایا مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە بریتیە لە چی؟ وەڵام مەرجەکانی وەرگرتن و قبولکردنی کردەوە لەلای خوا سێ مەرجن. یەک، ئیمان و باوەڕبوون بەخوا و تەنها پەرستنی، الئیمان بالله وتوحیدی. الله سبحانه وتعالى لسورة الكهف آية 107 فرمويتي: إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. واتا اوانيك باوريان هناوو كردوي تاچيان انجام داوا چندين باخيان بوهيا لا فردوس داو ميوان داري دكرين. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: قل آمنت بالله ثم استقم. صحيح مسلم رقم 38. واتا بڵێ باوەڕم هێناوە بەخوا و ئەنجا بەردەوامیش ببە لەسەری. دووەم، نیەتپاچی الئیخلاس کە بریتیە لە ئەنجامدانی کردەوە بۆ خوا بەتەنها بەبێ پێشچاوی ڕیا و بەبێ بەگوێدانی خەڵک و سمعة وناوبانك دركردن. الله سبحانه وتعالى لسورة الزمر آية 2 فرمويتي: إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين. واتا خوا بپرستو بنيت پاچيوه دينداري بو انجام بدا. سي بپي او شرع بيت كبيغمبر صلى الله عليه وسلم بي هاتوا موافقة الشريعة. الله سبحانه وتعالى لسورة الحشر آية حوت فرمويتي: ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. واتا اويكا پیغمبر صلى الله عليه وسلم بوي هناون ليورگرنو اوشي كا قدغي كردو ليتان وازي لبينو خوپارزي بكن لتاوانو سزاي خواو لي بترسن چونكا سزاي خوا زور توندا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: من عمل عملا ليس عليه امرنا فهو رد. صحيح مسلم رقم 1718. واتا هر کەسێک کردەوەیەک ئەنجام بدات کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو کردەوەیە ڕەت دەکرێتەوە و قبول ناکرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. شیرکی گەورە لاپەڕا 17. پرسیاری یەکەم: ئایا گەورەترین تاوان لای خوا بریتیە لە چی؟ وەڵام گەورەترین تاوان بریتیە لە شەریک بڕیاردان بۆ خوا. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة اللقمان آية 16 فرمويتي: وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. واتا لقمان وتي بكركي لكاتك دا كآمشگاري دكرد: أي كري شيرينم شريك بوخوا أنجام مدا
چونکە شەریک گەورەترین ستەم و تاوانە. وەکاتێ پرسیار کرا لە پێغەمبەر صلى الله عليه وسلم أي ذنب أعظم قال أن تجعل لله ندا وهو خلقك. متفق عليه صحيح البخاري رقم 4761 وصحيح مسلم رقم 86. واتا آية گەورەترین تاوان بریتیە لە چی؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی گەورەترین تاوان ئەوەیە کە شەریک و هاوشێواز و هاوڵ بۆ خوددا دابنیت لە کاتێکدا کە تەنها ئەو تۆی دروست کردووە. پرسیاری دووەم ئایا شیرکی گەورە بریتیە لە چی؟ وەڵام شیرکی گەورە بریتیە لە ئەنجامدانی پەرستن بۆ جگەل لە خوا، وەکو دوعا و پاڕانەوە لە غەیری خوا و داوای فریاکەوتن لە مردووەکان یان زیندوانی نادیار. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 36 فرمويتي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. واتا خوا بپەرستن بەتەنهاو هیچ شتێک مەکەن بە شەریکی. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی أكبر الكبائر الإشراك بالله. صحيح البخاري رقم 6871. واتا گەورەترینی تاوانە گەورەکان شەریک ئەنجامدان و هاوڵ بڕیاردانە بۆ خوا. پرسیاری سێیەم ئایا شەریک ئەنجامدان بوونی هەیە لەناو ئەم ئومەتەدا؟ وەڵام بەڵێ، شرک ئەنجامدان بوونی هەیە. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة يوسف آية 106 فرمويتي وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. واتا زوريني خلق إيمان باور ناهنن إلا لقل أوجد شريك هاول بريار ددن. استاش ايوو هنديك رونكرنوا لسر أنباسا. واتا زۆرینەی خەڵک لەگەڵ ئەوەدا کە ئیماندار و باوەڕدارن بە پەروەردیگاریەتی خوا کەچی لە پەرستنیدا شەریک و هاوڵی بۆ بڕیار دەدەن و کردەوەکانیان شیرکی تێدایە و غەیری خوش دەپەرستن لەگەڵ خوا. بۆ زیاتر تێگەیشتن لە واتای ئەم ئاەتە بە پێویستی دەزانم کە واوتەی چەند زانایەک بخەمە بەردەستی گوێگران و خوێنەران. عكرمة سبارت بم آية وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون فرمويتي كبسياريان ليدكيت چه ايوي دروس كردوا چه آسمانكان الزوي دروس كردوا دلين خوا آما إيمانو باوركيان بخوا بلام لقل أوجدا غيري خوا دپرستن. أمش لا تفسير طبري برجي سيزدا لا برا حفتا وحفت هاتوا ومجاهدش لا تفسير طبري برجي سيزدا لا برا حفتا وهشت دفرمي إيمانكيان بريتيا لوي كدلين الله بديهنر مانو رزق روزي من دداتو دمان مرينت. أما إيمانا لقل شيرشي پرستنيان بو غير خوا. وبيضاوي فرمويتي وما يؤمن أكثرهم بالله إيماني زورينيان بخوا بريتيا لدان بيدانانو باوربونيان ببونو بديه نريتي خوا وشريكو هاول برياردانكيان لودايا كغير خوا دپرستن. أمش لا تفسير بيضاوي برجسي لا براسي صدو يازدا بوي كا هاوار دكنا غير خواو لغير خوا دپارينو هاناي بولا دبنو داوي فريا كوتني ليدكنو سوين بغير خوا دخونو حيوان بو غير خوا سر دبرنو پشتي پيدبسنو اميدي دسكوتي خيريان لهيو ليشي دترسنو تواف بدوري قبرو شخصو مزارگاكان دا دكن وهتا دواي
لە جۆرەکانی شەریک ئەنجامدان بۆ خوای تەنها و بێشەریک. وەرجێڕ ئەلئەوثان بریتیە لەو شتانەی کە جگە لەخوا دەپەرسترێن، چبت بێت یان قەبر بێت یان مەرقەد و مەزارگا بێت یان شەخص و داروبەرد بێت یان مرۆڤێکی زیندوو یان مردوو بێت، کەواتە زاراوەی ئەلئەوثان جەمع وەثەن گشتیتر و بەرفراوانترە لە زاراوەی ئەلئەسنام جەمع سەنەم، چونکە سەنەم تەنها بۆ وێنە و پەیکەر بەکار دەهێنرێت. بەڵام وەثەن هەموو ئەو شتانە دەگرێتەوە کەوا جگە لەخوا دەپەرسترێن، چ سەنەم وێنە و پەیکەر بێت یان هەر شتێکی تر بێت وەکو داروبەرد و قەبر و شەخص هەتا دوایی. بڕوانە القول المفيد على كتاب التوحيد للشيخ ابن عثيمين لاپەڕە 150 و 207 وەرجێڕ. ئێستاش دەگەڕێینەوە سەرباسەکەی خۆمان. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی: لا تقوم الساعة حتى تلحق قبائل من أمتي بالمشركين وحتى يعبدوا الأوثان. صحيح سنن الترمذي رقم 2219. واتا قيامت هەڵناسێت تاوەکو هەندێک تیرە و هۆز لە ئومەتەکەمدا خۆیان نەگەێنە مشریک و هاوڵ بڕیار دەرەکان و تاوەکو بت و هاوشێوەکانی نەپەرستن. پرسیاری چوارەم: ئایا حکمی دوعا و پاڕانەوە لە مردووەکان یان لە کەسانی نادیار چییە؟ وەڵام دوعا و پاڕانەوە لە مردووەکان یان لە کەسانی نادیار بەشێکە لە شیرکی گەورە. الله سبحانه وتعالى لسورة يونس آية 106 فرمويتي: ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين. وتا دوامك لزق لخواو ليما باريروا كنسودت بيدگينيتو نزيان و ئەگەر ئەمەت کرد واتە ئەگەر هاوارت کردە غەیری خوا و لێی پاڕایتەوە ئەوە تۆ لەستەمکارە هاوڵ بڕیاردەرەکانی. الظالمین ئەی المشریکین واتە لە مشریک و هاوڵ بڕیاردەرەکانی. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی: من مات وهو يدعو من دون الله ندا دخل النار. صحيح البخاري رقم 4497 وصحيح مسلم رقم 92. وتا هر کەسێک بمرێت لە کاتێکدا کە شەریک و هاوشێوازێکی بۆ خوددا دانابێت و هاواری تێکرد بێت و لێی پاڕەبێتەوە ئەوە دەچێتە ناو ئاگری دۆزەخەوە. پرسیاری پێنجەم: ئایا دوعا و پاڕانەوە و پەرستن عیبادەتە؟ وەڵام بەڵێ، دوعا و پاڕانەوە و پەرستن عبادته. الله سبحانه وتعالى لسورة غافر آية 60 فرمويتي: وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. واتا پروردگارتان فرمويتي: ايوا داوام لێ بکەن و لێم بپاڕێنەوە، منیش وەڵامتان دەدەمەوە و دوعاکانتان گیرا دەکەم. ئەوانەی کەوا خۆیان بە گەورە دادەنێن لە ئاستی دوعا و پاڕانەوە و پەرستنی خوا، ئەوانە دەچنە ناو جەهەنەم دۆزەخەوە بەسەر شۆڕی. و پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی: الدعاء هو العبادة. صحيح سنن ترمذي رقم 2962. واتا دوعا و پاڕانەوە پەرستن و عیبادەتە. پرسیاری 6: ئایا مردووەکان گوێیان لە دوعا و پاڕانەوە هەیە؟ وەڵام نەخێر، گوێیان لێ نییە. الله سبحانه وتعالى لسورة النمل آية 8 فرمويتي: إنك لا تسمع الموتى ولا تسمع الصم الدعاء إذا ولوا مدبرين. واتا تو ناتوانيت هیچ شتێک بدەیت بە گوێی مردووەکاندا. ولا سورة فاطر آية 22 الله سبحانه وتعالى فرمويتي: وما يستوي الأحياء ولا الأموات
إن الله يسمع من يشاء وما أنت بمسمع من في القبور. واتا تۆ ناتوانیت هیچ شتێک بدەیت بەگوێی ئەوانەی کە لە گۆڕدان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. جۆرەکانی شیرکی گەورە. پرسیاری حەوت ئایا داوای فریاکەوتن بکەین لە کەسانی مردوو یان لە کەسانی نادیار؟ وەڵام داوای فریاکەوتنیان لێ ناکەین چونکە ئەمە شیرک و هاوڵ بڕیاردانە. الله سبحانه وتعالى لسورة النحل آية 20-21 فرمويتي: والذين يدعون من دون الله لا يخلقون شيئا وهم يخلقون أموات غير أحياء وما يشعرون أيان يبعثون. واتا ئەوانەی کە هاوەریان تێدەکرێت جگە لەخوا هیچ شتێک دروست ناکەن بەڵکو خۆشیان دروست دەکرێن. ئەوانە مردون و زیندونین و ناشزان و هەست ناکەن کەی زیندوو دەکرێنەوە. و لە سوورەتی الأنفال آيەتی 9 الله سبحانه وتعالى فرمويتي: إذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم ب1000 من الملائكة مردفين. واتا لكاتێکدا کە ئێوە داوای فریاکەوتنتان دەکرد لە خوای پەروەردیگارتان و ئەویش وەڵامی دانەوە و فریاتان کەوت. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي: يا حي يا قيوم برحمتك أستغيث. صحيح سنن ترمذي الرقم 3524. واتا أي خواي زندو بآغا برحم مهربانيت داوي فرياكوتنت ليدكم. سياري هشت آيات دروستا داوي يارمتي بكيت لغير خوا وڵام نەخێر داوای یارمەتی کردن لە غەیری خوا دروست نییە چونکە شیرک و هاوڵ بڕیاردانە. بەڵگەش خوای پایەبەرز لە سوورەتی الفاتحە ئاەتی 5 فەرموویەتی: إياك نعبد وإياك نستعين. واتە ئەی خوایە تەنها تۆ دەپەرستین و تەنها داوای یارمەتیش لە تۆ دەکەین. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي: إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله. صحيح سنن ترمذي الرقم 2516. واتا أجر داوات كرد أو تنها داوا لخوا بك و أجر داوا يارمتي تكرد أو تنها داوا يارمتي لخوا بك. بسياري نو آيا داوا يارمتي لكساني زندو بكين ولام بەڵێ لەو شتانەدا کە توانایان بەسەریدا هەیە. الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 2 فرمويتي: يا أيها الذين آمنوا لا تحلوا شعائر الله ولا الشهر الحرام ولا الهدي ولا القلائد ولا آمين البيت الحرام يبتغون فضلا من ربهم ورضوانا وإذا حللتم فاصطادوا ولا يجرمنكم شنآن قوم أن صدوكم عن المسجد الحرام أن تعتدوا وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب. وتا هاوكاري يكتر بكنو يارمتي يكتر بدن لسر تساككاري و خوباريزي كردن لتاوان. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. صحيح مسلم رقم 2699. واتا خوا ليارمتي عبدكي دايا تاوكو عبد ليارمتي داني براكي دابت. بسياري دا آيا نظر كردن بو غير خوا دروستا؟
وەڵام نەخێر نەزرکردن دروست نییە ئیلا بۆ خوا نەبێت. الله سبحانه وتعالى لسورة آل عمران آية 35 فرمويتي إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. واتا أي پروردگارم من ئەو منداڵەی کە لە سکمدایە کردومە بەنەزر بۆ تۆ بۆ ئەوەی خزمەتی دین و ماڵەکەی تۆ بکات. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی من نظر أن يطيع الله فليطعه ومن نظر أن يعصيه فلا يعصيه. صحيح البخاري رقم 6696. واتا هەر کەسێک نەزری کرد بۆ ئەوەی گوێڕەیاڵی خوا بکات و کارێکی چاک ئەنجام بدات ئەوە با گوێڕەیاڵی خوا بکات و ئەنجامی بدات. و هەر کەسێک نەزری کرد بۆ ئەوەی کە سەرپێچی فەرمانی خوا بکات و تاوان ئەنجام بدات ئەوە با سەرپێچی نەکات و تاوان ئەنجام نەدات. پرسیاری 11 ئایا حەیوان سەربڕین بۆ غەیری خوا دروستە؟ وەڵام نەخێر، حەیوان سەربڕین بۆ غەیری خوا دروست نییە. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة الكوثر آية 2 فرمويتي فصل لربك وانحر. واتا نوێژ بکە بۆ خوای پەروەردگارت حەیوانی بۆ سەر ببڕە. انحر أي أذبح الله، واتا حەیوان سەر ببڕە بۆ خوا بەتەنها. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي لعن الله من ذبح لغير الله. صحيح مسلم رقم 1978. واتا لعنەتی خوا لەو کەسەی کە حەیوان سەر دەبڕێت بۆ غەیری خوا. پرسیاری 12 ئایا تەواف بکەین بە دەوری قەبردا بە مەبەستی ئەوەی کە لە خوا نزیکمان بکەنەوە؟ وەڵام نەخێر، تەواف ناکەین ئیلا بە دەوری کەعبەدا نەبێت، چونکە تەوافکردن بە دەوری قەبردا شیرکە. الله سبحانه وتعالى لسورة الحج آية 29 فرمويتي ثم ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق. واتا بطواف بكن بدوري مالي خوادا كوا بيشينترين مزگوتا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من طاف بالبيت وصلى ركعتين كان كعتق رقبة. صحيح سنن ابن ماجه رقم 2956. وسلسلة الأحاديث الصحيحة الرقم 2725. واتا هر کەسێک حەوت جار تەواف بکات بە دەوری ماڵی خودا و دوور کات نوێژ بکات ئەوە وەکو ئەوە وایە کە کۆیلەیەک ئازاد بکات. پرسیاری 13 ئایا حکمی جادو سحرکردن چییە؟ وەڵام جادو سحرکردن بەشێکە لە کوفر و بێباوەڕی. الله سبحانه وتعالى لسورة البقرة آية 102 فرمويتي واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق ولبئس ما شروا به أنفسهم لو كانوا يعلمون. واتا بەڵکو شەیتانەکان کوفریان کردووە
کە خەڵکیان فێری جادو سحر کردن دەکرد و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی اجتنبوا السبع الموبقات الشرك بالله والسحر صحيح البخاري رقم 2766 وصحيح مسلم رقم 89 واتا خوتان بدور بگرن لو حوت تاوانا فوتێنەرانەی کە مرۆڤ لەناو دەبن شەریک بڕیاردان بۆ خوا و سحر کردن پرسیاری چواردا ئایا فاڵچیان و هەواڵدەران لە زانستی غەیب بەڕاست بخەینەوە وەڵام نەخێر بەڕاستیان ناخەینەوە و بەڕاستیان نازانین الله سبحانه وتعالى لسورة النمل آية 65 فرمويتي قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله وما يشعرون أيان يبعثون واتا أي پیغمبر پیان بڵێ کەس لە نێو ئاسمانەکان و زەویدا غەیب نازانێت تەنها خوا نەبێت و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد صحيح رواه أحمد برجدو لابرات 429 والتبراني 1509 صححه الألباني في صحيح الترغيب والترهيب رقم 2047 واتا هەر کەسێک بچێتە لای فاڵچیەک یان هەواڵدەرێک بە غەیب و باوەڕی پێ بکات لەو قسانەی کە دەیکات ئەوە بە تەئکیدی کوفری کردووە بەو قورئانەی کە دابەزیوە بۆ سەر محەممەد صلى الله عليه وسلم پرسیاری پازدا ئایا کەس لە غەیب دەزانێت وەڵام نەخێر کەس لە غەیب نازانێت ئیلا کەسێک نەبێت لە پێغەمبەران کەوا خوا غەیبی پیشان دابێت و هێنابیتە پێش چاوی الله سبحانه وتعالى لسورة الجن آية 26 بو 27 فرمويتي عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا إلا من ارتضى من رسول فإنه يسلك من بين يديه ومن خلفه رصدا واتا خوازانايا بغيبو پنهانيكانو كسيش لغيب آگادار ناكاتو پیشانی نادات إلا مگر كسيك نبيت كلي رازي بيت لپیغمبران و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي لا يعلم الغيب إلا الله حسن رواه التبراني رقم 6122 واتا کەس غەیب نازانێت إلا خوا نەبێت پرسیاری 16 ئایا دەزوو بەن و حەلقا لە دەست بکەین بە مەبەستی شیفا و چارەسەر وەرگرتن لێیانەوە وەڵام نەخێر لە دەستیان ناکەین الله سبحانه وتعالى لسورة الأنعام آية حفدا فرمويتي وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يمسسك بخير فهو على كل شيء قدير واتا اگر خواز زرر و زیانێکت پێ بگێنێت ئەوە کەس ناتوانێت لایبات لەسرت تەنها خوا خۆی نەبێت و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من علق تميمة فقد أشرك صحيح رواه أحمد برجتوار لابراسد بنزاوشش صححه الألباني في سلسلة الأحاديث الصحيحة رقم 492 واتا هر کەسێک چاوەزارێک هەڵواسێت ئەوە شیرچی ئەنجام داوە التەمیمە بریتیە لە مورو یان بەردی دەریا هەڵدەواسرێت بەقەد لاشە و سەیارە و ئاژەڵ و خانوودا بە مەبەستی خۆپارێزیکردن لە چاوپیسی پرسیاری حەفدا ئایا حکمی کردەوەکردن بەو یاسایانەی قانون و دەستور کەوا پێچەوانەی ئیسلامن چییە وەڵام کردەوەکردن بەو یاسایانەی قانون و دەستور کەوا پێچەوانەی ئیسلامن کوفر و بێباوەڕیە ئەگەر بە دروست و ئاسایی بزانیت یان ئەگەر باوەڕت وابێت کەوا کردەوە پێکردنی چاکە و شیاوە الله سبحانه وتعالى لسورة المائدة
ئاەتی 44 دەفەرمێ إنا أنزلنا التوراة فيها هدى ونور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه شهداء فلا تخشوا الناس واخشوني ولا تشتروا بآياتي ثمنا قليلا ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون واتا هەر کەسێک حکم نەکات بەو دینەیکەوە خوا دای بەزاندووە و ناردوویەتی بۆ محەممەد صلى الله عليه وسلم ئەو کەسانە کافر و بێباوەڕن و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی وما لم تحكم أئمتهم بكتاب الله ويتخيروا مما أنزل الله إلا جعل الله بأسهم بينهم صحيح سنن ابن ماجه رقم 4019 وسلسلة الأحاديث الصحيحة رقم 106 واتا وأجر بيشوا كار بدستكانيان حكم نكن بكتابكي خوا قرآن خويان بآزاد بزانن لپیرو کردن یان نکردنی او دینی كخوا دای بزاندوا و بآرزوی خویان لی هەڵبژێرن إلا خوا ناڕەحەتی و ناکۆچی دەخاتە نێوانیانەوە. پرسیاری هەژدا ئایا چۆن وەڵامی ئەم پرسیارەی شەیطان بدەینەوە چێ خوای دروست کردووە؟ وەڵام ئەگەر شەیطان بەم پرسیارە وەسوەسەی کرد بۆ کەسێک ئەوە با پەنا بگرێت بەخوا. الله سبحانه وتعالى لسورة فصلت آية 36 فرمويتي وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم واتا اگر شيطان وسوسي بوت كردو خراپي بوت رازاندو تنبلي كرديتەوە لە چاکەکردن و هانی دایت بۆ تاوانکردن ئەوە پەنا بگرە بەخوا چونکە خوا بیسەر و زانایە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فێری کردوین کەوا فێڵی شەیتان ڕەت بکەینەوە و بڵێن آمنت بالله وبرسوله الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد واتا إيمانم هيا بخواو پیغمبرانی خوا تنهایا خوا پێویستی بەکەس نییە و هەموو دروستکراوێکیش پێویستی بەو هەیە لە کەس نەبووە و کەسیشی لێ نەبووە و هیچ هاوشێواز و هاوێنەی نییە ئەنجا با سێ جار تف بکات بەلای چەپیدا و پەنا بگرێت بەخوا لە شەیطان و وازیش بهێنێت لە وەسوەسە و گومانە و بیری لێ نەکاتەوە ئەمانە هەمووی ئەو وەسوەسەیە ناهێڵێت ئەمە پوختەی ئەو فەرمودە سەحیحانەیە کە لەم بارەیەوە هاتوون لە صحیحی بوخاری ڕقم 3276 و صحیح مسلم ڕقم 134 و مسند ئەحمەد ڕقم 2506 و صحیح ئەبی داود ڕقم 4722 دا پرسیاری 19 ئایا زەرەر و زیانەکانی شیرکی گەورە بریتین لە چی؟ وەڵام شیرکی گەورە دەبێتە هۆی مانەوە لە ئاگری دۆزەخدا بە هەتاهەتایی. الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 72 فرمويتي لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار واتا هر کەسێک شەریک بکات و شەریک بۆ خوا بڕیار بدات ئەوە بە تەئکیدی خوا بەهەشتی لێ حەرام و قەدەغە دەکات و جێگای مانەوەی ئاگری دۆزەخە و شەریک بۆ خوا بڕیاردەران و ستەمکاران کەس نییە پشتگیریان لێ بکات و سەریان بخات
وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي ومن لقي الله يشرك به شيئا دخل النار صحيح مسلم رقم 93 واتا هر کسێک بگات بەخوا و بە هەر شتێک شیرکی ئەنجام دابێت بۆ خوا ئەوە دەچێتە ئاگرەوە. پرسیاری 20 ئایا کردەوەی چاک سوودی هەیە لەگەڵ شیرکدا؟ وەڵام نەخێر، کردەوە هیچ سوودی نییە لەگەڵ شیرکدا. الله سبحانه وتعالى لسورة الأنعام آياتي 88 فرمويتي ذلك هدى الله يهدي به من يشاء من عباده ولو أشركوا لحبط عنهم ما كانوا يعملون. واتا اگر شرك انجام بدن همو او كردواني كا كردويانا هل دوشيتوا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي قال الله تبارك وتعالى أنا أغني الشركاء عن الشرك من عمل عملا أشرك فيه معي غير تركته وشركه صحيح مسلم الرقم 2985 واتا خواي باي برز فرمويتي من دەوڵەمەندترینی شەریکەکانم لە ئاستی ئەو شیرکە هەر کەسێک هەر کردەوەیەکی کردووە و کەسێکی تری لەگەڵ مندا کردووە بە شەریک تێدا ئەوە من وازی لێدێنم خۆی و شیرکەکەشی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. شیرکی بچووک لاپەڕا 32 پرسیاری یەکەم ئایا شیرکی بچووک بریتیە لە چی؟ وەڵام شیرکی بچووک بریتیە لە ڕیا بەرچاوی خوای پایە بەرز سبحانه وتعالى لسورة الكهف آياتي 110 فرمويتي قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. واتا هر کەسێک ئومێدی ئەوەی هەیە کە بگاتە خوای پەروەردگاری ئەوە باکردەوەی چاکە بکات و لە پەرستنی پەروەردگاریدا کەس نەکات بە شەریکی. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي إن أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر الرياء صحيح رواه أحمد برجي بينز لابارات 428 صححه الألباني في سلسلة الأحاديث الصحيحة الرقم 950 واتا ترسناكترين شت كلي بترسم توشتان ببيت شيرشي بتوكا كالرياية و بەشێکە لە شیرکی بچووک وتەی ئەو کەسەی کە دەڵێت ئەگەر خوا و فڵان نەبوایە یان دەڵێت ئەگەر خوا و تۆ ویستان لێبێت. پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی لا تقولوا ما شاء الله وشاء فلان ولكن قولوا ما شاء الله ثم شاء فلان صحيح أبي داود الرقم 4980 واتا مەڵێن ئەگەر خوا ویستی لێبێت و فڵان ویستی لێبێت بەڵکو بڵێن ئەگەر خوا ویستی لێبێت پاشان فڵان ویستی لێبێت. پرسیاری 2 ئایا سوێند خواردن بە غەیری خوا دروستە؟ وەڵام نەخێر، سوێند خواردن بە غەیری خوا دروست نییە. الله سبحانه وتعالى لسورة التغابن آياتي حوت فرمويتي زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير. واتا أي پیغمبر پیان بڵێ سوێند بەخوای پەروەردگارم زیندوو دەکرێنەوە. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من حلف بغير الله فقد أشرك صحيح رواه أحمد برجدو لابرا 34 بو 86
وصححه الألباني في صحيح أبي داود رقم 3251 واتا هر کسێک سوێند بخوات بغير خوا ئەوە شیرکی کردووە. هەروەها پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: من كان حالفا فليحلف بالله أو ليصمت. صحيح البخاري الرقم 2679 واتا هر کەسێک سوێندی خوارد ئەوە با سوێند بەخوا بخوات یاخود بە بێدەنگ بێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. تەوەسول و داوای شەفاعەت و تکاکردن لاپەڕا 34. پرسیاری یەک: ئایا بەچی تەوەسول بکەین لەلای خوا؟ وەڵام تەوەسول هەیەتی جائیزە و دروستە و هەشیەتی قەدەغەکرا و ڕێپێ نەدراوە. یەک تەوەسولی جائیز و ڕێپێدراو التەوەسول مەشروع بریتیە لە تەوەسولکردن بەناو سیفەتەکانی خوا و کردەوەی چاکەوە. الله سبحانه وتعالى لسورة الأعراف آية 108 فرمويتي: ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون. وتا ناو تاكو جوانكان تنها شايستي خوان بۆیە بەو ناوانە داوا لەخوا بکەن و بەخاتری ئەو ناوانە لەخوا بپاڕێنەوە. هەروەها لە ئاەتێکی تر لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 35 الله سبحانه وتعالى فرموویەتی: يا أيها الذين آمنوا اتقوا الله وابتغوا إليه الوسيلة وجاهدوا في سبيله لعلكم تفلحون. واتا أي أو كساني كإيمانتان هناوا لخوا بترسنو خوتاني لينزيك بكنوا بجوي ريالي كردني و كردوا كردن بوي كبي رازيا. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: أسألك بكل اسم هو لك. صحيح رواه أحمد. صححه الألباني في سلسلة الأحاديث الصحيحة رقم 199. واتا خوايا داوات لدكم لبرخاتري همو أو ناواني كهتا. هروها پیغمبر صلى الله عليه وسلم فرموي بو صحابيي كداوي ليكرد لقلي دابت لبهجدا: أعيني على نفسك بكثرة السجود. صحيح مسلم الرقم 489. واتا هاوکاریم بکە بۆ خۆت بە زۆر سوجدە بردن. بکەثرەتی السجود واتا بەنوێشکردن کە بەشێکە لە کردەوەی چاکە. و دروستە تەوەسوڵ بکەیت بە خۆشەویستی خۆمان و خۆشەویستی خوا بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم و پیاو چاکان و بۆ زانیاری زیاتر لە وردەکاریەکان و بەڵگەکانی ئەم بابەتە بگەڕێرەوە بۆ کتێبی التەوەسل ئەنواعه و ئەحکامه دانانی شێخ ئەلبانی ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت. و بەڵگەیەکی تر بۆ دروستیەتی تەوەسڵکردن بەکردەوەی چاکە بریتیە لە چیرۆک و بەسەرهاتی هاوڵانی ئەشکەوتەکە ئەسحاب الغار کەوا لە دوای داخستنی دەرگاکەی تەوەسولیان کرد بەکردەوە چاکەکانیان و بەهۆی ئەوەوە خوا دەرگای لێیان کردەوە. هەر یەکێک لەو سێ پیاوە وتی: خوایە لەبەرخاتری ئەو کردەوەیم کە تەنها بۆ تۆم ئەنجام داوە ئەم دەرگایەمان لێ بکەرەوە. صحيح البخاري الرقم 2272 وصحيح مسلم الرقم 6884. دوم توسلي الريبين دراو التوسل الممنوع كبريتية لبارانوا لمردوكان دوعاو هانا بولا بردنيان وداوي بيداويستيكان ليان وكوتون لروجغاري أمروماندا هيا أمش شيرشي جوريا. الله سبحانه وتعالى لسورة يونس آية 106 فرمويتي: ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين.
واتە هاوار مەکەرە جگە لە خوا و لێی مەپاڕێرەوە کە نەدەتوانێت سوودت پێ بگێنێت و نەزیان و ئەگەر ئەمەت کرد واتە ئەگەر هاوارت کردە غەیری خوا و لێی پاڕایتەوە ئەوە تۆ لەستەمکارە هاوڵ بڕیاردەرەکانی الظالمین ئەی المشریکین واتە لە مشریک و هاوڵ بڕیاردەرەکانی سێ بەڵام تەوەسول بە خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەوەی بڵێیت خوای پەروەردیگار لەبەر خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم شیفام بدە ئەمە بیدعەیە چونکە سەحابە ئەمەیان نەکردووە و عومەر ڕەضای ئەڵڵای لەسەر تەوەسولی کرد بە دوعای عەباسەوە لە کاتێکدا کە زیندوو بوو و تەوەسولی نەکرد بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە دوای مردنی هەروەها ئەم تەوەسولە هەندێک جار سەردەکێشێت بۆ شیرک ئەنجامدان ئەمەش کاتێک ڕوودەدات ئەگەر باوەڕی وابێت کەوا خوا پێویستی بە واسیتەی مرۆڤ هەیە وەکو فەرمانڕەوا و کاربەدەستەکان چونکە ئەمە لێکچواندنی تەشبیهە دروستکار خاڵقی تێدایە بە دروستکرا و مەخلوق پرسیاری دوو ئایا دوعا و پاڕانەوە پێویستی بە واسیتەی مرۆڤ هەیە وەڵام نەخێر دوعا و پاڕانەوە پێویستی بە واسیتەی مرۆڤ نییە الله سبحانه وتعالى لسورة البقرة آية 186 فرمويتي وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون وتا أي پیغمبر ئەگەر بەندەکانم پرسیاری منیان لێت کرد ئەوە من نزیکم لێیانەوە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی إنكم تدعون سميعا قريبا وهو معكم أي بعلمه صحيح البخاري الرقم 2992 وصحيح مسلم رقم 2704 واتە ئێوە لە کەسێک دەپاڕێنەوە کە بیسەرە و نزیکە لێتانەوە و ئەو لەگەڵتانایە واتە بەزانستیەوە پرسیاری سێ ئایا دروستە داوای دوعا بکەیت لە کەسانی زیندوو وەڵام بەڵێ دروستە داوای دوعا بکەیت لە کەسانی زیندوو نەک مردوو خوای پایەبەرز قسەی لەگەڵ پێغەمبەردا صلى الله عليه وسلم کردووە لە کاتێکدا کە پێغەمبەر صلى الله عليه وسلم زیندوو بووە و پێی فەرمووە وەک لە سوورەتی محەممەد ئاەتی 19 الله سبحانه وتعالى فرمويتي فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم واتا أي پیغمبر داوای لێخۆشبوون بکە بۆ تاوانەکانی خۆت و پیاوانی ئیماندار و ژنانی ئیمانداریش ولو فرمودا صحيحدا كترمذي جراويتيوا هاتوا أن رجلا ضرير البصر أتى النبي صلى الله عليه وسلم فقال ادعو الله أن يعافني صحيح ثنن ترمذي رقم 3578 وتا پیاوێکی نابینا هاد بۆلای پێغەمبەر صلى الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە و لەخوا بۆم بپاڕێرەوە کەوا چاوم چاک بکاتەوە پرسیاری چوار ئایا واسیتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بریتیە لە چی وەڵام واسیتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بریتیە لە گەیاندنی دین و بەرنامەکەی خوا بۆ بەندەکانی الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 67 فرمويتي يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس إن الله لا يهدي القوم الكافرين وتا ئەی پێغەمبەری خوا ئەوە بگێنە کە بۆت دابەزیوە لە پەروەردیگارتەوە
وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي اللهم اشهد اللهم اشهد جوابا لقول الصحابة نشهد أنك قد بلغت. صحيح مسلم رقم 1218. واتا كاتێک کە سحابەکان بە پێغەمبەریان صلى الله عليه وسلم فرموو ئێمە شایەدی دەدەین کەوا تۆ دین و پەیامەکەی خوات گەیاند. پێغەمبەریش صلى الله عليه وسلم فرمووی خوایە تۆ شاهد بە لەسەر ئەمە، خوایە تۆ شاهد بە لەسەر ئەمە. پرسیاری 5 ئایا داوای شەفاعەت و تکای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە چێ بکەین؟ وەڵام داوای تکا و شەفاعەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەخوا دەکەین. الله سبحانه وتعالى لسورة الزمر آية 44 فرمويتي قل لله الشفاعة جميعا له ملك السماوات والأرض ثم إليه ترجعون. واتا أي پیغمبر پیام بڵێ شەفاعەت هەمووی هی خوایە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم صحابيەکی فێر کرد کەوا بڵێت اللهم شفعه في. صحيح سنن ترمذي رقم 3578. واتا خوايا پیغمبر صلى الله عليه وسلم بك بشفاعتكار تكاكارم. هروها پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي إني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة فهي نائلة إن شاء الله من مات من أمتي لا يشرك بالله شيئا. صحيح مسلم رقم 198. واتا من دعاء تايبة جيراكم هەڵگرتووە بۆ تکاو شەفاعەت کردن لە ڕۆژی قیامەتدا بۆ ئەو کەسانەی کەوا لە ئومەتەکەم دەمرن و هیچ شەریک ئەنجام نادەن بۆ خوا. پرسیاری 6 ئایا داوای تکاو شەفاعەت بکەین لە کەسانی زیندوو؟ وەڵام داوای تکاو شەفاعەت لە کەسانی زیندوو دەکەین بۆ کاروبارەکانی دنیا. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 85 فرمويتي من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها وكان الله على كل شيء مقيتا. أي نصيب من وزرها. واتا هر کەسێک تکاو شەفاعەتێکی چاک بکات لە دنیادا ئەوە بەشێک لە شەفاعەتی بۆ هەیە لە قیامەتدا. و هەر کەسێک شەفاعەتێکی خراپ بکات لە دنیادا ئەوە بەشێک لە تاوانی ئەو شەفاعەتەی بۆ هەیە لە قیامەتدا. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی ئیشفعوا تؤجروا. صحيح البخاري رقم 1432 وصحيح مسلم رقم 2628. واتا تكاو واسطو شفاعت بكن بو كساني تر لكاري خيرو تساكدا او پاداشتان ددريتوا. بسياري حوت آية زيادة بخين سر مدح وصف كردني پیغمبر صلى الله عليه وسلم وەڵام نەخێر زیادە ناخەینە سەر مەدح و وەصفکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة الكهف آية 110 فرمويتي قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. واتا أي پیغمبر پیان بڵێ من تەنها مرۆڤێکم وەکو ئێوە بەڵام من وحی سروشتم بۆ دێت کەوا پەرستراوەکەی ئێوە تەنها یەک پەرستراوە. جا هەر کەسێک ئومێدی ئەوەی هەیە کە بگاتە خوای پەروەردگاری ئەوە باکردەوەی چاکە بکات و لە پەرستنی پەروەردگاریدا کەس نەکات بە شەریشی. و پێغەمبەر صلى الله عليه وسلم
فرمويتي لا تطروني كما أطرت النصارى عيسى بن مريم فقولوا عبد الله ورسوله. الإطراء هو المبالغة في المدح. صحيح البخاري الرقم 3435. واتا زیادە ڕەوی مەکەن لە مەدح و وەسف کردنمدا وەکو چۆن گاوڕەکان نەسارا زیادە ڕەویان کرد لە وەسفی عیسای کوڕی مەڕیەمدا، چونکە من تەنها عەبدی خوام بۆیە ئێوەش بڵێن عەبدی خوا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم. زانیاری لەسەر ئەمە ئەهلی سونە باوەڕیان وایە کەوا محەممەد صلى الله عليه وسلم عەبد لا يعبد، واتا عبدی خوایە و ناپەرسرێت، ورسول يطاع ولا يعصى، واتا لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوایە و دەبێت گوێڕایاڵی فەرمانەکانی بکرێت و سەرپێچی نەکرێت. وەرجێڕ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. جیهاد و دۆستایەتی و حکومکردن. الجیهاد والولاء والحکم. لاپەڕا 42. پرسیاری یەک ئایا حکمی جیهاد و تێکۆشان لە پێناوی خوا بریتیە لە چی؟ وەڵام جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا فەرزە بە ماڵ و گیان و زمان. الله سبحانه وتعالى الآية 41 لسورة التوبة فرميتي انفروا خفافا وثقالا وجاهدوا بأموالكم وأنفسكم في سبيل الله ذلكم خير لكم إن كنتم تعلمون. واتا درسن بو جهاد لكاتي بيريو لاويدا ولكاتي تنغانو كراويتيدا ولكاتي گرجو گۆڵی سستيدا ولكاتي گەرمی سارديدا وجهاد بكنو تيب كوشن بمالو جيانتان لپێناوی خدا ئەمە چاکترە بۆتان ئەگەر ئێوە دەزانن. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم. صحيح أبي داود الرقم 2504. واتا جیهاد بکەن لەگەڵ مشریک و هاوڵ بڕیاردەرەکاندا بە ماڵ و گیان و زمانتان. پرسیاری دووەم ئایا دۆستایەتی ئەلوەلا بریتیە لە چی؟ وەڵام دۆستایەتی بریتیە لە خۆشەویستی و پشتیوانیکردن و سەرخستن. الله سبحانه وتعالى لسورة التوبة آية 71 فرمويتي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. واتا پیاوانی ئیماندار و ئافرەتانی ئیماندار هەندێکیان دۆستی هەندێکی تریانن. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا. صحيح البخاري الرقم 481 وصحيح مسلم الرقم 2585. واتا ئیماندار بۆ ئیماندار وەکو بیناوایە هەندێکی تری توند و تۆڵ تر دەکات. پرسیاری سێ ئایا دۆستایەتی و پشتیوانی کردن و سەرخستنی کافر و بێباوەڕەکان دروستە؟ وەڵام نەخێر، دۆستایەتی و پشتیوانی کردن و سەرخستنی کافر و بێباوەڕەکان دروست نییە. الله سبحانه وتعالى لسورة التوبة آية 23 فرمويتي يا أيها الذين آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان ومن يتولهم منكم
منكم فأولئك هم الظالمون واتا هر کسێک لە ئێوە دۆستایەتی هەبێت بۆ ئەوان واتا بۆ کافرەکان ئەو کەسانە کەسانێکی ستەمکارن و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی إن آل بني فلان ليسوا بأوليائي صحيح البخاري الرقم 5990 وصحيح مسلم الرقم 215 واتا بنەماڵەی فڵان لە دۆستانی من نین. پرسیاری چوار ئایا وەلی و دۆستی خوا چێیە؟ وەڵام دۆستی خوا بریتیە لە کەسێکی ئیماندار و خۆپارێز لە تاوان و لە خواترس. الله سبحانه وتعالى لسورة يونس آياتي 62 بو 63 فرمويتي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون واتا ئاگادار بە دۆستان و ئەولیاکانی خوا نەترسیان لەسەر و نەخەم و پەژارەشیان هەیە ئەوانەی کە ئیمانیان هێناوە و لەخوا دەترسن و خۆپارێزی دەکەن لە تاوان. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی إنما ولي الله وصالح المؤمنين صحيح البخاري الرقم 5990 وصحيح مسلم الرقم 215 واتا بەڵکو دۆستی من بریتیە لەخوا و ئیماندارە چاکەکان. پرسیاری 5 ئایا مسلمان بەچی دادوەری و حکمڕانی بکەن؟ وەڵام مسلمانان دادوەری و حکمڕانی دەکەن بە قورئان و فەرمودە صحیحەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة المائدة آية 49 فرمويتي وأن احكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم واحذرهم أن يفتنوك عن بعض ما أنزل الله إليك فإن تولوا فاعلم أنما يريد الله أن يصيبهم ببعض ذنوبهم وإن كثيرا من الناس لفاسقون. واتا حكم راني لنيوان يندا بك بوي كخوات داي بزاندوا وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك صحيح مسلم رقم 707 واتا أي خواي زانا بشتا پنهانيو برتساوكان تو بتنها حكمراني نيوان بندكان الدكيت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کردەوە کردن بە قورئان و سنت لاپەڕا 45 پرسیاری 1 ئایا بۆچی خوا قورئانی دابەزاندووە؟ وەڵام خوا قورئانی دابەزاندووە بۆ ئەوەی کردەوەی پێ بکرێت. الله سبحانه وتعالى لسورة الأعراف آية 3 فرمويتي اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون. واتا شوێنی ئەوە بکەون کە بۆتان دابەزێندراوە لەلایەن خوای پەروەردیگارتانەوە و جگەل لەخوا کەسانێکی تر مەکەن بە دۆستی خۆتان و شوێنی هەوا و ئارەزوەکانیان بکەون و واز بێنن لەو حەقەی کە بۆتان دابەزیوە لەخواوە ئێوە کەم جارێک بیر دەکەنەوە. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی اقرأوا القرآن وعملوا به ولا تأكلوا به صححه الألباني في صحيح جامع الصغير رقم 1168 وسلسلة الأحاديث الصحيحة رقم 260. واتا قرآن بخوينوو كردوي بيبكن وبقرآن كاسبي مكن ڕوونکردنەوە لەسەر ئەم باسە بیرخستنەوەیەک. پێغەمبەر صلى الله عليه وسلم سەبارەت بە قورئان فەرموویەتی ولا تأكلوا به واتا
قورئان مەکەن بە کەرستەیەک بۆ پارە پەیداکردن و ناندەرکردن و تیکە پێخواردن. جا ئەگەر ئێمە بڕوانینە ڕەفتاری هەندێک لەو کەسانەی کەوا قورئان خوێندنیان کردووە بە پیشە و وەسیلەی پارە و نان و ماڵ پەیداکردن و لە تەعزیە و سەرقەبران و بۆنە ناشەرعیەکاندا قورئان بە پارە دەخوێنن، دەبینین دەقاودەق ئەم فەرمودەیە دەسەلمێت بەسەریاندا. هەروەها پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرموویەتی: تعلموا القرآن وسلوا الله به الجنة قبل أن يتعلمه قوم يسألون به الدنيا فإن القرآن يتعلمه ثلاثة: رجل يباهي به، ورجل يتساكل به، ورجل يقرأه الله. سلسلة الأحاديث الصحيحة الرقم 258. واتا فێری قورئان ببن و داوای بەهەشتی پێ بکەن لەخوا پێش ئەوەی خەڵکانێک فێری ببن بۆ ئەوەی دنیای پێداوا بکەن. چونکە سێ کەس فێری قورئان دەبێت: پیاوێک شانازی پێوە دەکات، و پیاوێک پێی دەخوات واتە نان و خواردنی پێدەردەکات، و پیاوێک دەیخوێنێت بۆ ئەڵڵا. وەرجێڕ. پرسیاری دوو: ئایا حکمی کردەوەکردن بە فەرمودەی سەحیح چییە؟ وەڵام کردەوەکردن بە فەرمودەی سەحیح فەرز و واجبە. الله سبحانه وتعالى لسورة الحشر آية 7 فرمويتي: ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. واتا أويكا پیغمبر هێناویەتی بۆتان ئێوە لێی وەربگرن و ئەوەشی کە قەدەغەی کردووە لێتان ئەوە وازی لێبێنن و لەخوا بترسن و خۆپارێزی بکەن لە تاوان، چونکە بە تەئکیدی سزای خوا توندا. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين تمسكوا بها. صحيح رواه أحمد، صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 2539. واتا پەیوەست بن بە سنەتی من و سنەتی جێنشینە ژیر و هۆشمەند و هیدایەت دراوەکانمەوە و دەستی پێوە بگرن. پرسیاری سێ: ئایا دەتوانین دەستبەرداری فەرمودە بین بە دەستگرتن بە قورئانەوە؟ وەڵام نەخێر، ناتوانین دەستبەرداری فەرمودە بین بە دەستگرتن بە قورئانەوە. الله سبحانه وتعالى لسورة النحل آية 34 فرمويتي: بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. واتا ئێمە قورئانمان بۆ تۆ دابەزاندووە بۆ ئەوەی ڕوونی کەیتەوە بۆ خەڵک ئەوەی کە بۆیان دابەزیوە و بەڵکو بیر بکەنەوە. و پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: ألا إني أوتيت القرآن ومثله معه. صحيح أبي داود رقم 4604 ومسند أحمد رقم 16536 واللفظ له. واتا ئاگادار بن بتأكيدي من قرآن هاوشێوەکەیم واتا فرمودەکان پێکەوە پێدراوە. پرسیاری چوار: ئایا هیچ قسەیەک پێش بخەین بەسەر فەرمودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم؟ وەڵام نەخێر، هیچ قسەیەک پێش ناخەین بەسەر فەرمودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم. الله سبحانه وتعالى لسورة الحجرات آية 1 فرمويتي: يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم.
واتە ئەی ئەو کەسانەی کەوا ئیمانتان هێناوە هیچ قسە و گفتارێک پێشمەخەن لە ئاستی فەرموودەی خوا و پێغەمبەرەکەیدا صلى الله عليه وسلم و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی لا طاعة لمخلوق في معصية الخالق صحيح رواه التبراني رقم 4795 صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 7520 واتا گوێڕەیاڵی ناکرێت بۆ هیچ مەخلوق و دروستکراوێک لەسەر پێچی خوای بەدیهێنەردا و ابن عباس فەرموویەتی أخشى أن تنزل عليكم حجارة من السماء أقول لكم قال رسول الله وتقولون قال أبو بكر وعمر وتا دترسم برد لآسمانوا دابارة سرتان من دڵێم پێغەمبەری خوا فەرموویەتی کەچی ئێوە لە بەرامبەریدا دەڵێن ئەبوو بەکر و عومەر فەرموویانە ڕوونکردنەوە لەسەر ئەم قسەیە مەبەستی ئەوەیە کە قسەی ئەبوو بەکر و عومەریش پێش فەرموودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ناخرێت و بە قسەی تەنانەت ئەوانیش بەرهەڵستی فەرموودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ناکرێت و ڕەت ناکرێتەوە سزای قسە و گفتار و کرداری کەسانێکی تر کە لە خواروی ئەبوو بەکر و عومەرەوەن ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵایان لەسەر بێت پرسیاری پێنج ئەگەر جیاوازی کەوتە نێوانمانەوە ئایا چی بکەین وەڵام ئەگەر جیاوازی کەوتە نێوانمانەوە ئەوە دەگەڕێینەوە بۆ لای قورئان و فەرموودە صحیحەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم الله سبحانه وتعالى لسورة النساء آية 59 فرمويتي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا واتا اگر کێشە و ناکۆچی و جیاوازی کەوتە نێوانتانەوە لە شتێکدا ئەوە بیجێڕنەوە بۆ لای خوا و پێغەمبەر واتا بۆ لای قورئان و فەرموودە صحیحەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر ئێوە ئیمانتان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی ئەم جێڕانەوەیە چاکتر و سەرنجامەکەشی باشترە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمويتي عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين تمسكوا بها صحيح رواه أحمد رقم برجي توار لاپەڕا 126 بۆ 127 صححه الألباني في صحيح الجامع الصغير رقم 2539 واتا پەیوەست بن بە سنەتی من و سنەتی جێنشینە ژیر و هۆشمەند و هیدایەت دراوەکانمەوە و دەستی پێوە بگرن پرسیاری شەشەم ئایا چۆن خوا و پێغەمبەرەکەیت صلى الله عليه وسلم خۆش دەوێت وەڵام خوا و پێغەمبەرەکەیم صلى الله عليه وسلم خۆش دەوێت بە گوێڕەیاڵی کردنیان و بە شوێنکەوتنی فەرمانەکانیان الله سبحانه وتعالى لسورة آل عمران آية 31 فرميتي قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم واتا أي پیغمبر پیان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێت ئەوە شوێنی من بکەون لە پاداشتی ئەمەشدا خوا خۆشتانی دەوێت و لە تاوانەکانتان خۆش دەبێت خوش لێبوردە و بەبەزەیە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين متفق عليه صحيح البخاري رقم 15 وصحيح مسلم رقم 34 واتا هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە تاوەکو من خۆشەویستتر نەبم لەلای لە باوچی و لە منداڵەکانی و لە هەموو خەڵک
پرسیاری حەوت ئایا واز بێنین لە کردەوەکردن و پشت ببەستین بە قەدەر؟ وەڵام نەخێر، واز ناهێنین لە کردەوەکردن. الله سبحانه وتعالى لسورة الليل آيتي 5 بو حوت فرمويتي فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى واتا بەڵام ئەو کەسەی کەوا دەبەخشێت و خۆپارێزی دەکات لە تاوان و لەخوا دەترسێت و باوەڕی هەیە بە لا ئیلاهە ئیلا الله، واتا هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵا نەبێت، ئەوە هەموو چاکەکاریەکی بۆ ئاسان دەکەین و یارمەتی دەدەین بۆ ئەنجامدانی هەموو خێرێک و دوورکەوتنەوە لە هەموو خراپەیەک. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی اعملوا فكل ميسر لما خلق له. صحيح البخاري رقم 4949 وصحيح مسلم رقم 2647. واتا کردەوە بکەن چونکە هەموو کەسێک بەڕێ خراوە بۆ ئەوەی کە بۆی دروست کراوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سنەت و بیدعە لاپەڕا 52. پرسیاری یەک ئایا لە دیندا بیدعەی چاک بیدعەی حەسەنە هەیە؟ وەڵام نەخێر، لە دیندا بیدعەی چاک بیدعەی حەسەنە نییە، بەڵکو هەموو بیدعەیەک خراپە و گومڕاییە. بەڵگەش الله سبحانه وتعالى لسورة المائدة آيتي 3 فرمويتي حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به والمنخنقة والموقوذة والمتردية والنطيحة وما أكل السبع إلا ما ذكيتم وما ذبح على النصب وأن تستقسموا بالأزلام ذلكم فسق. اليوم يئس الذين كفروا من دينكم فلا تخشوهم واخشون اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا فمن اضطر في مخمصة غير متجانف لإثم فإن الله غفور رحيم. واتا أمرو من دينكتانم بو كامل كردو نعمتي خومم بتواوي دا بسرتاناو بإسلاميش رازيبوم ببيت بدينو آينتان. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. صحيح رواه النسائي الرقم 1589. صححه الألباني في صحيح سنن النسائي الرقم 1578. واتا همو بدعيك گمرايا وهمو گمرايكيش لآگري دوزخ دايا. پرسیاری دو آیا بدعا لدين دا بریتیە لە چی؟ وەڵام بیدعە لە دیندا بریتیە لەوەی کە زیادەیەک بخەیتە سەری یان نەقوستانیەکی تێدا بکەیت. خوای پایە بەرز ئینکاری بیدعەکردنی کردووە لەسەر مشریک و هاوڵبەرگاردەرەکان و لە سوورەتی ئەشوڕا آيتي 21 فرمويتي أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله ولولا كلمة الفصل لقضي بينهم وإن الظالمين لهم عذاب أليم. واتا مشريكو هاول بريار دركان چەندین شەریکو هاوڵیان بۆ خۆیان داناوە کەوا شتانێکیان بۆ دەشەرعێنن لە دیندا لەوانەی کە خوا ڕێی پێنەداوە و پێی ڕازی نییە. ڕوونکردنەوە وەک شیرک و بیدعە و حەرامکردنی شتانێک کە خوا حەڵاڵی کردوون و حەڵالکردنی شتانێک کە خوا حەرامی کردوون بەپێی هەوا و ئارەزووی خۆیان. و پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. صحيح البخاري الرقم 2697.
وصحيح مسلم رقم 1718 واتا هر کەسێک شتێک بیر و باوەڕێک یان کردەوەیەک لەم دینەی ئێمەدا دابهێنێت کە فەرمانی ئێمەی لەسەر نەبێت ئەوە ئەو شتە ڕەت دەکرێتەوە. ڕەد غەیرە مەقبول واتە قبول ناکرێت. پرسیاری سێیەم ئایا لە ئیسلامدا سنەتی چاک سنەی حەسەنە هەیە؟ وەڵام بەڵێ لە ئیسلامدا سنەتی چاک سنەتون حەسەنە هەیە. پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء. صحيح مسلم رقم 1017 واتا هر کەسێک لە ئیسلامدا سنەتێکی واتا کردەوەیەکی چاک زیندوو بکاتەوە ئەوە پاداشتی ئەو کردەوەیەی دەست دەکەوێت و پاداشتی ئەوانەش کەوا کردەوەی پێدەکەن لە دوای خۆی بەبێ ئەوەی لە پاداشتی ئەوان هیچ کەم بێتەوە. پرسیاری چوارەم ئایا کەی موسڵمان سەردەکەون؟ وەڵام کاتێک موسڵمانان سەردەکەون ئەگەر بگەڕێنەوە بۆ لای پەیڕەوکردنی کتێبەکەی خوای پەروەردیگاریان قورئان و سنەتی پێغەمبەرەکەیان صلى الله عليه وسلم و دەست بدەنە بڵاوکردنەوەی یەکخواپەرستی، نەشر التەوحید و ئاگادارکردنەوە و وریاکردنەوەی خەڵکی لە شیرک بە هەموو شێوازەکانیەوە و خۆیان ئامادە بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیان بەو هێزەی کە لە توانایاندایە هەیە. وەک الله سبحانه وتعالى لسورة محمد آية حوت فرمويتي: يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. واتا أي أو كساني كوا إيمانتان هيا ئەگەر ئێوە دینەکەی خوا سەر بخەن ئەوە خوش ئێوە سەر دەخات و پێتان جێگیر دەکات. هەروەها لە سوورەتی النور ئاەتی 55 الله سبحانه وتعالى فرمويتي: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. واتا خوا پەیمانی داوا بەو کەسانەی کە ئیمانیان هێناوە لە ئێوە و کردەوەی چاکە دەکەن کەوا نیشتەجێ و جێگیریان بکات لە زەویدا، هەروەکو چۆن ئەوانەی پێش ئەوانی نیشتەجێ و جێگیر کرد و دینەکەیان بۆ جێگیر و دامەزراو بکات ئەو دینەی کەوا ڕازی بووە پێی بۆتان و لە دوای ئەوە ئەو ترسەی کە هەیانە بۆیان بگۆڕێتەوە بە ئەمن و ئاسایش بۆ ئەوەی بەتەنها من بپەرستن و هیچ شەریکم بۆ ئەنجام نەدەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دوعای گیرا لاپەڕا 55 پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی: ما أصاب أحدا هم ولا حزن فقال اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو علمته أحدا من خلقك أو أنزلته في كتابك أو استأثرت به في علم الغيب عندك أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي إلا أذهب الله همه وحزنه وأبدله مكانه فرجا. صحيح رواه أحمد برجيك لاپەڕا 391. صححه الألباني في سلسلة الأحاديث الصحيحة رقم 199. واتا هر کەسێک خەم و پەژارە و ناڕەحەتیەکی توش ببێت و بڵێت
خوایە من بەندەی تۆم وە کوڕی پیاوێکم کە بەندەی تۆیە وە کوڕی ئافرەتێکم کە بەندەی تۆیە پێشە سەرم لە دەستی تۆدایە حکمی تۆ بەسەرمدا پەیڕەو کراوە بڕیاری تۆ بەسەرمدا ڕاست و دادپەروەرانەیە داوات لێ دەکەم بە هەموو ناوێک کە ناوی خۆتت پێناوە یان فێری کەسێکت کردووە لە دروست کراوەکانت یان داد بەزاندووە لە کتێبەکەتدا یان تایبەتت کردووە بەخۆتەوە لە زانستی غەیبدا لای خۆت کەوا قورئان بکەیت بە بەهاری دڵم و ڕووناچی سینگم و هەڵگری پەژارەم و لابەری خەمم ئیلا خوا خەم و پەژارەی لا دەبات و لە جێی ئەودا دەیگۆڕێتەوە بە دڵفراوانی لە کۆتاییدا داوای دوعای خێر لە هەموو ئەو براو خوشکانە دەکەین کە گوێبیستی ئەم باسە بوون و بە تەواوی و بەڕێچی هەمووی جێبەجێ بکەن ئیطاعەی فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن و نەژین و نەمرن بە موحیدی نەبێ لە پێناوی خوا و بۆ خوا نەبێ لەگەڵ دوعای خێرتان بۆ دایک و باوک و خێزان و خوشک و برامان لەگەڵ خۆمان و هەموو موسڵمانێکی سەرڕاست لە هەر شوێنێکن لەم جیهانە ئەوانەی کە تێدەکۆشن بۆ ئەوەی خوا بە یەک بپەرسرێ و شەریک و هاوڵی نەبێت هەر لە هاوڵە بەڕێزەکان تا ئەمڕۆی خۆمان کە لەم پێناوەدا هەزارانیان سەریان داناوە خوای گەورە پاداشتی ئەو برا بەڕێزانش بداتەوە کە هاوکار و یار و یاوەرن لە مۆنتاژ و لە تەنزیلکردنی ئەم کتێبە والسلام عليكم ورحمة الله وبركاته خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات